بینەرانی عزیزی کورسات سەمکاتستان باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێ بە دیداریەوە عزیز و خۆشەویست شاد دەبین. ئەم هەفتەیە مامۆستا نەجمەدین قادر ڕەحیم میوانی بەرنمەی وێنەگرافیە. مامۆستا نەجمەدینێکێکە لەو مامۆستا ئاینیانەی کە ساڵانێکی زۆرە لە بواری ئاینی خزمەت بە کوردستان دەکات. هاوکات پێشتر مامۆستا لە بواری کوردایەتی خزمەتی گەورەی کردووە، چوەکو ڕێخستن، چوەکو پێشمەرگە ساڵانێکی زۆر خزمەتی کردو و قوربانی داوە. ساڵانێکی زۆری شەوکو مامۆستای ئاینی لە دەرەوەی شار و لە ناو سلێمانی خزمەتی کردووە تا ئەوڕادەیەکی ئێستا بۆتە ئەندامی مەکتەبی تەنفیزی و سەرۆکی لقی سلێمانی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان و خزمەتێکی گەورەی کردووە و خاوەنی ئەرشیفێکی وێنەی و ئەزمونێکی دەوڵەمەند. ئەم هەفتەیە لە خزمەت مامۆستا بین باس لە ئەزمموی ئەو لە یادەوەریەکانێکین. مامۆستا جەنم کاتەوە باش. ژانی باش کات زۆر زۆر سپاس، خۆشحاڵ بووین و چاومان ڕۆم بۆ بەڕاستی. منیش خۆشحاڵم کە بە دیداری ئێوە و بینەرانیشتان شاد دەبم لەم ئاسری تەمەنا کە خەریکە بەرەو مەغریبی تەمەنە ڕۆی. ئینشەڵا جارە گەنجی مامۆستا جان تەمەن درێژ بی و هەرگەشاوەبی. پێمان خۆش ئەمڕۆ لێرە بە دیداری ئەوە عزیز شاد بووین. من پێم خۆشە لە ئیشی ئێستاتەوە دەست پێ بکەم مامۆستا. دیارە تو ئێستا بەرپرسیارێکی گەورە لەسەر شانە وەکو بەرپرسی لقی سلێمانی و ئەندای مەکتەبی تەنفیزی لە یەکێتی زانایان. ڕۆژانە زیاتر بە چیەوە سەرقاڵی شوکارەکانتان چۆن بەڕێوە ئەچن؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سپاس بۆیەوە لەم بەسەرکردنەوەیە و پیرۆزباییمانی ڕەمەزان لە هەموو بینەرانتان ئەەکەم و دوعای ڕۆژوانێک ئەەکەم بۆ نیشتیمانی کوردان، بۆ نەتەوەی کوردان. خوای گەورە ئێمە بگەێنێتە ڕیگینێتەوە سەرکەوت و پێشکەوت و تێگەشت و ئەوانەی کە توانیان نیشتیمانیان هەبێ و ئاڵایان هەبێ ئێمەش بگەێنێ بەوان و داواش لە خوای گەورەکەم ڕۆژ و ڕۆژوانانمان قوبوڵ بکە هیدایەتی گەنج و داواکانیشمان بدا. ئێمە لە یەکێتی زانایانە چێکی زۆر قوسمان بەسەرەوەی جارە یەکەم وەکو محکەمەی شەرعی دوو ئەنجومەنی فتووامان هەیە، ئەنجومەنێکی فتوای لقمان هەیە، ئەنجومەنێکی فتواشمان هەیە کە پەیوەندی هەیە بە ئەنجومەنی باڵای هەولێرەوە کە نووسینگە هەیە لە سلێمانی. خۆشبەختانە ئەم دوو لیژنەیە یا ئەم دوو ئەنجومەنە خزمەتێکی زۆر بە ئاشتەوایی کۆمەڵایەتی خەڵکەکەن و ئەوەی کە پێمان چارەسەر کرێ پێشەوەی بگاتە محکەمەکان دیارە ئێمە بەدیلی دادگانین. دادوەرە بەڕێزەکان لەگەڵ ئێمە یعنی هەماهنگێکی باشمان هەیە بەیەکەوە زۆر ڕێزە ئیشەکانی ئێمەگرن ئێمەش ڕێزمان هەیە بۆ ئیشەوان و ئیشەکانی ئەوان ناکەین، بەڵام هەماهنگێکی باشمان هەیە. یەکە لە ئیشە قورسەکانمان فتوادانە، فتوادان لەسەر هەموو شتەکان، لەسەر ژیانی هەتا بگرە خەڵق ئێمە بەشداری پێکا لە خەونەکانیە. ئەگە خەو نەبینێ بە ئێماڵێ بۆی لێک بینەوە کەمال لەگەڵ زانستان بۆی زانستان هەبێ لەسەر خەوبینین یا خەوگەڕانەوە لە زانستێک نییە ئێمە بیخوێنمان. تەنها لە ڕوانگەی قورئان و کتێبەکانی کە لە پێش خۆمان تەکلیف کراوە لەو ڕوانگەوەی یعنی خەڵق لە هەموو شتێکە ئێمە بەشدارین لە ناو ماڵەکەی. لەو ڕۆژەی مناڵەکەیان لە دایکە بێ مامۆستای ئاینی بانگ نەکەن ناوی بنێ و مدەیەکەی پێچێ عقیقەی بۆەکەن یاخود گوێزەبانە بە کوردی بۆیەکەن مامۆستای ئاینی بانگ نەکەن، دوایی ژنی بۆێنین بۆ مارەکردنەکەی بانگیەکەن. خوانە خواستە گەشێشەی عایلەریان هەبێ بێ دیسانەوە لەوەژا بەشدار بین هەتا سەر قەبران مامۆستای لەگەڵە کە لەوێ تەڵقینیەکە و بەجێڵێ. دیارە ئەمە ڕنگانەوەی هەبوو لە ئیشی ئەمەشا لە یەکێتی زانایان کە مامۆستایانی سلێمانی گەورەیان وانووە دوو خولە متمانیان بەم فەقێ و برابچووکەی خۆیان کردووە کە ئیشە ئیداریەکانی لقی سلێمانی بەدەستمنەوە بێ و دوو خولە جارێک ئەندامی سەرکردایەتی و جارێکیش ئەندامی مەکتەبی تەنفیزی یەکێتی زانایان بەم لە هەولێر. وەڵا ئەرکەکان لە ڕۆژگاری ئەمڕۆدا تێکەڵن ئاینیە کە ئاینیتە خۆی کۆمەڵایەتیە، معلومی جەنابتانە لایەنێکی زۆر گەورەی کۆمەڵایەتیە و هەم سیاسی و نەتوایەتی و نیشتیمانیشە کە ئیتر مامۆستای ئاینیە بێ ئاگای لێنەوە کەشی بێ کەم نێتەوەیە کە خوای گەورە ئێمەی کردووە بە گەلێک و خەڵکی کردووە بە قەبیلە و گەل فەرمیەتی لی تەعارەف و بۆی چاک من لەگەڵەکە، بەڵام بەداخەوە گەلی ئێمە بە تایبەتی ملا مسلمانەکانمان زۆر بەکەمی لەگەڵمان چاک بوون. لەبەرەوە ئێمەی مامۆستای ئاینی ئەرکمان قورسە جاری وایە گلەی لە ئاینەکەکەن کە خودی ئاینەکەوانیە
ئاینەکە مامۆستا قسەکەش پێ بڕم ینی ئەوەی کە باست کرد ژیانی ئێوە وەکو مامۆستایانی ئاینی وەکو زانایانی ئاینی ینی هەم لە ڕوو کۆمەڵاتێکەوە پەیوەندیتان بە هەموو خێزانەکانەوە هەیە بە هەموو تاشێکەوە هەیە و زۆر جار بۆ زۆربەی بڕیارەکان لە ژیانی خۆشیانەیەنەوە بۆ لایەوە و بە دیوەکەی تریشیا وەکو سیاست و وەکو کوردایەتی و وەکو دراوسەکان و یعنی لەوەشا بەرپرسارەتیشی گەورەتان لەسەر شانە کە هەموو قسەیەکی ئێوە ینی بە جۆرێک لە جۆرەکان بەرپرسارەتیە ینی منەمێ پرسیارەکەەوە بکەم تا چەند ئەوەی کە هەڵتان بژاردو بەرپرسارەتیشی گەورەیە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی نیشتیمانی و نەتەوایەتیشەوە بەڕاستی وەکوازم کردی لە هەموو لایەنەکان و ئێمە بەرمان کەوتووە ئەگەر لە مامۆستایانی کۆنمان ورد ببیتەوە مێژویان نووسیوەەوە بەشداری شۆرشەکان بوون دوربەی شەیدەکانمان یا مامۆستای ئاینی بوون یا شێخی ئێرشاد و خاوەن تەکەوخانە قابوون لە شێخ ڕزای دەرسیمەوە بگرە شێخ سەعیدی پیرانەوە بگرە شێ بەرزانیەکان بگرە مام جەلال بگرە قازی محەمەد شێ مەحموودی نەمری سلێمانی و ئەمانە هەر هەمووی باگراوندەکەیان نەک ئاینیە بەڵکو خەڵقی ئاینی گەورە بوون ئەوەی مێژووی نووسیوەتەوە شەرەفخانی بەدلیسیە و ئەمین زەکی بەگە و کێوکێ هەمووی لە حجرەکانەوە هاتوون ئەوەی هۆنراوەی زۆر ڕشدی هەیە بۆ نەتەوایەتی هەر مامۆستای ئاینی بوو ئەوە دەرەخا کە ئەرکی ئێمە قورسە بەڵێ ئەوانەی ئاینیدارن زۆر پەیوەندیان لەگەڵ ئێمە زۆر پتەوە ئەوانەی ئاینیشانی هەر ئەگەڕێنەوە بۆ لای بۆ کێشە ناو ماڵەکانیان نوێژ ناکات ڕۆژوو ناگرێ بگرە جاری وا هەیەڵێ مەلحیدیشم یا کۆمەنیستم یا ئەوەم بەڵام لەگەڵ ئەوە شاپەیوەندەکەی لەگەڵ ئاین نابڕێ تازیەکە شەبێ لە مزگەوت بێ کەواتە لەگەڵ هەموو کەسێکا ئێمە بەرکەوتنمانێ ئەرەوەڵا ئەرکەکەمان ئەلشێکە گەر تۆی گەنج ببی بە مەلا چەند ساڵێ نابڕیش وەک مسپێ بێ بەرپرسیارەتیەکە قورسە بەرپرسیارەکەشتان ینی دوولی داخلکردنی کێشە و مەشاکی لە ینی شتەکان خۆش نین جار بووە لە فتووا چوار مامۆستای ئاینی ڕیسپی وەک مامۆستای پەرخی وەک مامۆستای خانەقا وەک مامۆستا عەبدوڵای هەڵەبجا وەکو مامۆستا شافعی گریاون بۆ یەک عایلە کە تێکچووە بەهۆی ژنومێردەکەەوە کە سەیری مناڵەکانیانمان کردووە کە سەیری ژیانی خزمایەتیقیمان کردووە ئەم مامۆستایانە دەستیان کردووە بە گریان بۆیان لەبەر هۆکاری چی لەبەرەوەی ئەرکەکە منە قورسە ئەمە دیوێکی تریشی لێپرسینەوەی ئەمە دوو دیوی هەیە ئەمە شعارێکمان هەڵگرتووە کە گوایە بۆ لای خوا ئەوە پرسیینەوەی لایخوا هیچ ڕاکردن نیە لێ هیچ واستەی تیانە پرسیارێکی تریش ئەم میلەتە کە مێزەری سپی یان ڕێشی سپی مەلابینێ یا مەلابینێ ناوەکەی بینێ مامۆستای ئاینی ئەبینێ یەکسەر کەسێکی بیرەکەوێتەوە بێ ڕاستگۆ بێ ئەبێ بەڕاستی حەقبێژ بێ پاک و بێگەرت بێ دەستی پاک بێ زمانی پاک بێ داوێنی پاک بێکردەوەی پاک بێ ڕابردووی پاک بێ داهاتووی پاک بێ لەبەرەوە ئەرکەکە قورسارە وەڵڵا دڵنیایی لە ئەزمموی مامۆستایەتیەوە دواتر ئێمە سەر هەندێک خاڵی تر باسیەکەین بەزم پێم خۆشە وەکو خانەوادەی ئێوە وەکو کەسایەتی خۆت جگە لە کارەکەت باسی هەندێک ئەوە بکەین جەنابەت لە شارباژەر لەدایک بوویت من لە گوندێک لە دایک بووم پێڵەن سامان ئەگەر قەڵاسۆلانی کۆنی ئێستا لە نزیکە و قەڵاسۆلان تازەکەیە دێکی کۆلەیە ئێستا کە پایتەختی بابانەکان لەوێ بووە دیەکەی ئێمە 5 دقە 6 دقە یا 10 دقە شتێ زیاتر دوورە لە قەڵاسۆلانەوە کە دەستی بابانەکان ئاشوشتیان لەوێ بووە من لەو دەیە لە دایک بووم ساڵی 55 لە دایک بووم بەڵام لەبەرەوەی درەنگ خراومەتە مەکتەب بۆ خوێندن موالدەکەم سوو کراوەتەوە 5 ساڵ بە بڕیاری دادوەرێکی بەڕێز کە زۆر خەمی لێ خواردم ئەوەی کردومە لە دۆکومنتەکان یاخود لە ناسنامەکەمان 65 دایک بووم بڵێت ئەمە منێکی جەنابی باوکتە من پێم خۆشە خۆت باسی باوکتم بۆ بکەی و ئەو ساڵانی کە لەوێ بوون ئەمە حاجی قادر ڕەحیم هەیاسە سێبرا بوون حاج ساڵح و حاج قار و حاج ڕەحمان کە باوکم وامی گەورەم فەرمانی خۆیان بەجێناوە گەڕاونەوە بەلای خوا و مامی بچووکم زەلیلە لەسەر جێگە کەوتووە خوای گەورە ڕەحمی پێ بکە حاج قاری باوکم وەختێمەنی بۆ فەلاح بووە فەلاح بووە و تازە ماڵی جیا کردوێتەوە کە من لە دایک بووم پارەی بێشکەیەکی نەبووە جیسکێکە بوو جیسکەکەی فرۆشتووە بە پیاوێک و توێتی بۆ خۆت بەخێوی کە دوای شیرەکەشی بخۆ و
بەس ئێستا من پارەکەی دێمە بۆ بێشکەکە من و برایەکمی خستە خوێندن و بە بیرمێ سەوڵبندان بوو بە کۆڵ بردمی بۆ مەکتەب باوکم بە فەلاحی هێنای تا ساڵی حەفتاکان لە کۆتایی ساڵی حەفتاکانە ساڵی هەفتا چووە دایرەی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن لە ڕێگەوبان بوو بە ساکە بدۆزە تاوەکو وەفاتی کرد لەو دائیرەیە بوو خواری خۆش بێ ڕۆحی شاد بێ مامۆستا بە ئێوە پیاوێک بوو خوێنەواری نەبوو بەڵام عەقڵێکی زۆر عەجایب بوو لە مەدرسەی ژیان زۆر فێر ببوو خوای گەورەی لێ ڕازی بێ باوکی ڕۆحی شاد بێ ڕۆحی شاد بێ مەشەر وێنەیەکی ئێوە پێما بێەوە بە ئەسڵ لە باوکو دەلۆن مامۆستا بەڵێ ئێمە باوک باپیرە گەورەمان دەلۆیە بەڵام نەنکمان قەرەوەی سیە و هاتۆ تۆ لای خاڵوانمان بڵی کە برای نەنک من ئێتە زیاتر وە قەرەوەسی ناسراوین وەکو لە باپیرم ئەمە باوکمە کوڕێکی من کە دواتر بوو بە سەرپرشتیاری پەروەردەیی ئەوی بەدەستەوە گرتووە ئەوە ماڵی ئێمەیە ئێمە لە 63 چوینەتە سوارتا و ماڵی ئێمەیە لە سوارتا ئەوە کوڕەکەمە کە دواتر گەورە بوو بە سەرپرشتیاری پەروەردەی و بە ڕەحمەتی خوات و ماڵی بۆ بەجێشتم کوڕە گەورەکەی دکتۆرە الحەمدولیلا ئەوەش یەکێک لە خوشکەکانمە کە لە دوورەوە دیارە یەکێک لە خوشکە بە ڕێزەکانمە کە سێ خوشکمەیە ئەمەش باوکمە هێشتا فەلاح بووین من لە ئامادەی پیشەسازی بووم بە کامێرەی خۆمە وێنە بۆ گرتووە دەستەکان ئەم کەسایەتیشم لەلایە کە هەر وێنەیەکی خێزانی ئێوە پێم خۆشە پێم بڵێ ئەمە چیە و چی ئەگەێنێ بۆ تۆ ئەمە حاجی حەمەسین حەسەن مستەفایە حاجی حەمەسینی شەمساوا مەشهورە ئەم پیاوە لە دێکەی خۆیان دەمڕاز بوو پیاویی بەڵێ ئەو کاتی کۆخای دێ نەبووە زاوای ئەم کامۆزای باوکی بۆ کۆخای دێکە بوو کە زاوای ئەم خاڵم بۆ مێردی پورم بووە بەڵام ئەم پیاوە لە مێژووی کوردایەتیان ڕۆڵێکی جوانی هەبوو یەکێک لە ڕۆڵە جوانەکانی ئەوە لە ساڵی 62 کە قووەی سیار هجومی کرد بۆ چوارتا و هێرشی هێنا بۆ چوارتا و لە تەگەران و ئەو منتیقەیە شەڕ بوو لەوێ شەهیدی گەورە حەمید کاوانی کە یەکەم شەهید بوو لە ناوچەی شارباژێ ڕاشەهید ببێت تیارە شەهیدی کرد و فڕۆکەی ئەو وەختە لێدا و ئەویش یوسفی برای کە بە ماموسوو ناسرااو بوو یەکێ لە دۆستە نزیکەکانی بەڕێز مام جەلال بخوا ئافریقا بۆی گەڕامەوتی پێم وت کاکە بەتفەنگ تەقا لە فڕۆکە مەکە هەر تەقەی لێ کرد و فڕۆکەکە لێدا لەکوێ ئێستا سەیتەرەکەی تەگەرانی لێ یا پردەکەی تەگەران سەیدەری پێشمەرگەی لێ لە ئەلە و ڕکەشاخە حەمید کاوانی شەهید بوو ئەم پیاوە بە یاوێتی بەسەر وڵاخا و بردوێتی لە گوندی شەمساوە شوردوێتی و ئەم بڵێ یەکێک بووە لە کەسەر ڕئیسیەکان و ناو مڵکی خۆیان بە خاکی سپاردووە تا ئێستاش بوو لەگەڵ مام یوسفی برایە برای حەمید کاوانی لەوێ ئەو دوو کەڵە پیاوەی کورد لەو ناومڵکان لە ناو کولیا عەسکەریا ئێستا بەڵێ ڕۆحیان شاد بێم مامۆستا ئەم دۆکۆمنتە دیارە یەکێک لە کۆنتترین و دۆکۆمنتانی کە لە لای تۆ هەیەەوە پێما بێمە کۆنتترین وێنەی تۆشە ئەگەر تۆ بۆ سەرەتای پێما بێ هەفتاکان ئەمە ساڵی هەفتاکان من پێناسا وەختە ئاوەهی دەفتەر بوو دەفتەرێ بوو چەند لاپەڕی بوو لاپەڕی زەواجی هەبوو لاپەڕی منداڵ بوو ئەوان دەفتەر نفوس بەڵێ دەفتەر نفوسیان پێوت ئیتر ئۆختان پولەی لێدرا ئەمێنەیە بە هینەکە عباکە سەریان پیاکرد و دەستیان پیاکرد بەوە گیراوە ئەم وێنەیە ساڵی هەفتاویەکە کە وەختێک ناسنامەیان بۆ تازە کردومەتەوە و بەداخەوە وێنە کۆنەکەی ترم کە وێنەی ساڵەکانی پەنجاکان بوو قژم درێژ بوو بەخوا ئەگەر تۆ دەزیا لەسەری بڕۆ ئیندێگەی سڵمیسا بێرەوە دیار بوو بەداخەوە وێنەیەم نەماوە فەوتاوە لەبەرەوەی ئاقم پێنەشکار کاتێم پێناسەیەم دەرێنا ئەوم تەسلیم کردەوە بەڵێ ئەوەی وێنەی منە ساڵی هەفتاویەک دەست خۆش بێ مامۆستا ئەم وێنەیە شەر وێنەیەکی توێ ساڵی مانگی 1972 دیارە لەو تەمەنێکی گەنج و هەرزەکاری تو بەچلی کوردیەوە بەس من پێم خۆشە باسی ئەوم بۆ بکەی مامۆستا تۆ لە تەمەنێکی زۆر زوو ژیانی هاوسەریت پێکەن ئەین لەو تەمەنە پێم وا بێ ینی ئەم وێنەیە بۆ خۆی هەموو شتێکی پێڵی ئەگە بینەران بیبینن ئەم وێنەیە زۆر زۆر ڕاوەی تێدایە من ئەو وەختە ڕەفیقەکانم پێگەشتوو بوون
لە تەمەنی منا پێگەشتوو بوون ینی من با خۆم بچوو نەکەمەوە لەو تەمەنە حەڤە ساڵ بووم بەڵام حەڤە ساڵێکی دواکەوتوو بووم هەبوو مشقی کوڕانەیە کرد من ئەوانەم نازانی من ئەوانەم نازانی ئەگە لە وێنێ ورد ببیتەوە خەی تراسەکەم هاتوۆتە دەرەوە لە لای ڕاست هاتوۆتە دەرەوە یعنی چونکە ئەو شتانەم نەبووە و بەس خوێنن لە یادما بوو یەخەی کلاسەکە خۆم چاک نەکرد و وێنەیەکم گرتووە ئەم ڕۆژەم من هاوسەری گەورە داکی مناڵەکانم ئاڵتوخانم لێمارە کراوە خۆی لە ڕازی بە لای مامۆستا عەبدولعەزیمی ماوەتی کە باوکم لە بەردەمی ئەوە وتی بم کە بە وەکیل و مارەیەکە قوبڵکەن و منی شاهەن نەبەر بۆ ماڵی بووکی دوی چواری ساڵی 1970 مامۆستاکانم و تەلەبەکان لە مەکتەبەوە هاتن بۆ سەرشایی من بۆ سەرشاییەکەمان مامۆستا بۆ زوو ینی ژیانی ئەمە زروفی خێزانیتان ینی باوکی من جوتیار بوو ئاژەڵدار بوو میواندار بوو چێواریشیە کرد ماڵەکەشمان لەسەر ڕێگە بوو بەلای پێنجوێنەوە پیانە و سەرکەڵک ماڵەکەمان ئەلەوێ بوو ئیتر باوکشم دۆستی زۆر بوو میواندارێکی زۆر عجایب بوون دایکشم زوو نەخۆشە کەوت خوشکی بچووکمە بوو خوای لە ڕازی بێ بە تایبەتی گەورەکەیان ئەمە ناکە لە وێنەکەی ترا دەرچوو بوو یەکیکەیانە کە ئێستا زۆربەی جار دەستی ماجەکەم کە وەختێ بیری ئەو خوشکەمەکەمەوە چی بۆ ئێمە کردو بە مناڵیە یەکێک لە بەیانەکان کابراکی نیزەڵێ وا بیر نەکەنەوە باوک لە ماڵە گەورەی ماڵەیە دایگیا برا گەورە خوشکی گەورە ئەچی کورسی لەسرە ئەو خوشکەمان ئەچی وای لەسەر بوو ئەیتر ئامۆژەکانم یارمەتی میوانمان هادەبوو ئامۆژێکمان بێ چامان بۆ لێنێ دایکم نەخۆش بوو لەبەر ڕێخستنەوەی خێزانەکە ژنیان بۆ ژنیان بۆ تۆ هێنا ئەینانە لەبەر قۆزی و نەبەر قیتەقیتی من نەبوو داوەڵە لەبەری چاو نەبوو لەبەر یارمەتی خێزانەکە لەبەر یارمەتی ناو ماڵ بوو بەڵێ مامۆستا تۆ وەکو باست کرد چوتە قوتابخانە لە چوارتا و سەرەتایی و ناوەندیشت هەر لێ تەواو کردووە بەڵام بۆ ئامادەی دیتە ئامادەی پیشەسازی لە سلێمانی چۆن لێوە هاتیتە ئێرەیە چۆن مۆرم لە پیشەسازیت هەڵبژارد خۆت ئەگەر هەر بێنەوە وێنەکە بڵێ من لە چوارتا یەخوا ئەوەدان بێت چوارتا ئەو خوێنی لە گیانی مناگەڕێ زۆر بەهینی چوارتا و چوار باژە ڕەحەیاتەکەی خۆمانە لە چوارتا چوومەتە خوێندنگە و لەبێ ابتیدایم تەواو کردووە ببیری مێ شەشی ابتیدایی لەم تۆستەی وەتەن لە لای ئەم نەکۆنەکە کە کارەوانی بوو دواتر ئەلەویا لای باقی گشتی ئەلەویا تاکردنەوەی شەشی ابتیداییمان لەم تۆستەی وەتەنە کرد بڕواکەی نەمزانی و عەدادی هەیە مەسەلەن لەوێوەچی بۆ هەندەسە و توپ کەوتێ چوومەتە سەناعە ئەم بۆ نزانین بەس مامۆستایی هەیە دارمعالمین هەیە با حەقیقەتەکەی بڵێم ئێمە لە دەرەوە گەورە ببووین و بەڵێ خەڵقی ترە بووە لە دەرەوە گەورە بوو لای ئێمە وریاتر بوون لە بەخوا من وەک پێ دەڵم ئەوەنەی سەرگەرمی فەلاحەت و ئاژەڵداریەکەی خۆمان بووین مەکتەبەکەم بە پەناوە کرد ساڵی کە شەشی سەرەتاییم تەواو کرد من دووەم بوو کوڕی مامۆستا عەبدولعەزیم کە باسم کرد جەمال یەکەم بوو بە حکمیەوەی من 2 ساڵم فەوتا بوو بەهۆی ساڵێکم فەوتا بوو بەهۆی شۆڕشەوە نهاتبوومەوە مەکتەب دواتر بۆ ناوەندیش ساڵێکم فەوتا ساڵی 74 دەرەوە و لە پێنجوێن ئیمتیحانێکمان زروفی و کاتانە زروفی و کاتە گوایە شۆڕش بەڵکوی قوبوڵ نەبوو گەڕاینەوە مدەیە کوستیانی نم تۆستەی جمهوری کەو ساکشێ زۆر هەرواز بۆیان خستەوێ دواییم تۆستەکان عەلاکولین پێداینەوە چوونێ و چوارتە لەوێم تۆستەم تەواو کرد بڕوا بکە ئامادەی پیشەسازی تەنها وەکوچی وتیان هاوڕێیەکمەیە کە لە وێنەکانی داتوە ڕەنگە ببینین بە ڕەحمەتی خواچووە کاک میقداد مەسەفا قار پیاوێکی گەورە و کوڕی گەورە پیاوانی شار بەژێر ئەو پیاوە چوو بە ئامادەی پیشەسازی وتم بۆ سوودوتی ئەمە یەکسەر تەعینە بین نامانگرن بە سەرباز یەکسەر معاش وەرەگرین بۆ تۆ زۆر چاکە لەبەرەوەی تۆ خێزانت هەیە هەر زۆر باشە فعلەن باشێکی تریشی هەبوو ئەگە بچوو تا دارمعالیمێنانەوە بێ ئینتیمای باسێتی خەبی وەڵام من ئەوەشم نەبوو جنسیەشم نەبوو بۆیەکی پیشەسازی چوومە پیشەسازی بەشی کارەبە بەشی کارەبە بەشی کارەبە ئەمە وێنەیەکی ئەو ساڵانەیە کە لە پیشەسازی بوویت ئەم وێنەیە یادیان بەخێر هاوڵانم ئەوە یەکەم کەس قەمسەڵە سپیەکەی لە بەرایەوە منم دووەم ئەوە کاک ئومێد سەلیم عەرەبە خەڵقی دووکانە
سێم کاک شێخ جەمالە شێخ جەلالە لە ئەسڵا سیریین جەلالی شێخ مارفی چاویچیان پێوت ئەوە بەڕەحمەتی خواست و لە مەتار بوو لەوێ لە بەشی کارەبای مەتار بوو ئەمە کاک جەمالە خەڵقی سەیسایەقە ئەو کاک عەبدوڵڵا سلێمانە خەڵقی دەربەنی خانە کوردی حاج سلێمانی دەربەنی خانە ئەمە نەجات خانە لە دائیرە دەوامیە کرد لە پێشنیوەڕۆ دوانیوەڕۆژ لەگەڵ ئێمە دەوامیە کرد ئەمەش ڕووناک تەوفیقە دادە ڕووناکی شەردەوامیە کرد لە دائیرە و دوانیوەڕۆیان لەگەڵ ئێمە دەوامیە کرد کچەکەی تریش پەروین چۆکە عەزیز مەحموودە لە ئەسڵیان خەڵقی لای دێرێ و ئەو ناوەن ئەمەش کاک ئەزاد عومەر ڕەزایە باوکی لەمە لای خاولیوینەکان ئەلەوێ دوکانی هەبوو وێنەیەکی جوان و یادگارێکی جوانی و ساڵانەیە هەمووشیانم لەبیر ماوە بەناویسیانیانەوە ئەم وێنەیە کوێ مامۆستا ئەم وێنەیە هەر ئامادەی پیشەسازیە ساڵی یەکەمە ئەمە یادی بەخێر مامۆستا ئەحمەد حەسەنە ئەحمەد حەسەن خەڵقی کەرکووک بوو کوردیەکەی زۆر باش نەبوو بۆیە پێم وایە تورکمان بوو بەڵام مامۆستایەکی زۆر بەڕێز و زۆر پیاوێکی خۆشەویست و هەموو ساڵانە ساڵێک مانگە گەچوو بە خارج ئەوەستا ڕووی بە خارج بە پۆلۆنیاوانە بۆ قوتەی خەڵقی بۆ نمونە جلی یەکڕی و ئەم جلێ مەسەر بۆ نمونەوە 6 دیناری خۆمانم پێ هەزدان بوو ئەم وێنەیە مامۆستا وێنەیە گەعدادی سنعات تەئمین ئەمە پیشەسازی کەرکووکە ئەمە ئێمە بە سەفرەیەک ڕۆشتین چوون بۆ هەولێر و پیشسازی هەولێر و پیشسازی کەرکووک و ئەم وێنەیە یەکیان خۆمم پانتۆسپیەکەشەوەی بلووس و کلاسیکەکەی لە بەرایە ئەوە کاک محەممەد سۆفی فەتاحە برای کاک زەوهەر و ئەوان کە کاکریمی برای لەم ئەو قافە جێگریمی دیر بوو ئەمە ئێستا خاننشینە لە معمەلی چیمەنتۆکەی وێنەیەکی جوانە ئەم وێنێش پێم خۆش هەری ئەو سەردەمێ پیشانی بەم مناسبەیە کە دیارە ئەوە هەنێک بەجلی کوردیەوە هەڵەپەڕن ئەو مناسبەیە چی مامۆستا ئەم مناسبەیە یادی هەژدەی شوبات دامەزرانی کەتی قوتابیانە ئێمە بە دیوێکا و حکومەتی وەختش بە دیوێکا پێکردی ئێمە خۆمانەمانزانی چۆنی چکە سەناعا زوربەی ڕێکخستنەکانی یەشەتی لە سەناعە و دەستیان پێکردووە مامۆستا ئەحمەدی سەناعە و وشیارە سوور و کاک وەهاب و نازانم چ زۆرین ڕەنگە ناوی هەموو بیر نەکەوێتەوە شەید پێژڕە و ئەمانە شەید سەردار و زۆربەی زۆری ئەمانە کە زوربیان لە سەناعەوە ڕۆشتون ئەمە هەڵپەرچەیە کە بەیادیە و یەکێک لە وێنەکان شەید بەختیارە برای ڕەوفی دانساز کە لەگەڵ خۆی و شیاری برایە لازم مەسین دیارەوانە زۆرن مامۆسافرای هەمویان ناکەوین بەڵێ من پێم خۆشە دواتر چتە پەیماگەی تەکنەلۆژیا و ئەزمموی دواترت بەڵام مانومان کردی وچانێک وەرەگرین و لەیەکەوە بەردەوامە بین خۆشەویستان لە دوای وچانێکی کورت لەگەڵتان بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە ڕستاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیۆ لەگەڵ مامۆستا نەجمەدین قادر ڕەحیم لەگەڵتان بەردەوامین مامۆستا گەشتینەوە قۆناغی کە ئامادەی پێشەسازی تەواوەکەیت بەڵام حەزت بۆ خوێندنووە کە چتە پەیماگای تەکنەلۆژی چۆن بڕیارە دا بچتە پەیماگای تەکنەلۆژی ئەمە دەکەسی یەکەم بووین بڵێ زوربەمان چوینە پەیمانگا کاگازات چۆ کۆلێژ لەگەڵ ناستی خان کە خوشکی دکتۆری و عومەر ئەحمەد بوو و یەکەمی ئەلکترۆن بوو ئەوەن چوون هەندەسەی کارەبا و کاک پشتیوانیش چوو هەندەسەی میکانیک لە سەناعەت سپانەکە سەناعەت سلێمانی سەرەوە دیابوو لە ئێمە پیانەوت حەبی تەمووز وەختە لە شەیمحەدینی خوارەوە بووین ئێمە دە کەسە وەرگیراین بازێک لەوانە هەریەکە لە مەحەدێک لە مەحەدەکان مامۆستا تایر بابەکی کەسە لە منتقەی هەڵەبجە بەناوبانگاوە لە مەحەدی بەغا وەرگیرا کاگومێت وازام لە بەغا وەرگیرا تۆ لە هەولێر وەرگیرا من لە هەولێر لەگەڵ کاک جەلان بەڵێ
ئەمە وێنەیەکی و قۆناغەیە پێما بێ کە لە هەولێر بوویت ئەم وێنێکی زۆر جوانە کە ژیانی خوێندن و سەربازی و پێشمەرگایەتی و سزن ژیانی کە زۆر دەستی تێدا زۆر وانەی تێدایە ئەم وێنەیە گەر لێی ورد ببینەوە تەنها من لێرا کوردم ئەمە ساڵحی ناوە خەڵقی شەرگاتە لە بەشەکەی من بوو لە کارەبا ئەمە سەلامە مەسیحیە خەڵقی ئەنکاوەیە لای چەپۆ سەلام بڵێ سەلام سلێوە مەتی ئەو باڵا بەرزە کە لای چەپەوە دووەمە ئەمەی سێم کە تۆزێک لەوان بە قەڵوتر دەرەکەون ئەوە منم ئەمەی تریش مزەفەرە عەرەبە موسڵاویە وێنێکی جوان ئەمە شەر وێنەیەکی توێ مامۆستا سەردەمی ئەوێ و لەگەڵ کچانی پەیمانگە بێکەون ئەمە پەیمانگا نییە من بووم بە سەرباز لە بەغدا بەڵام جارێک پەیمانگا کەمانە ساڵی دوای من بوون ئەمە حاجر و خۆشە خەڵقی هەڵبجەیە حاجر و خۆش کچی حاج شەریف کە خوشێکی زۆر بەڕێز و خۆشەویستن ئەمەش ئاوازخانە خوشکی حسێن قەراخیە کە سەر شوێنە مامۆستا ئەمە بەغایە پارکی زەورایە هاتبوون لە بازاڕە تووشیان بووم هەرێکەکەینەوە بە مەحەدەبێت لە گەڵماندەی ئەمەشیان ئەم خوشکە کە ناوەکەیم لات کردووە خەڵقی ئەم تومەلیکە بوو ئەمەش ئاوازخانە خوشکی قەراخیە وێنەیەکی جوانە بە یادی پەیمانگەەوە لەو یەکتان گرتوەوە ئەم وێنەیەش مامۆستا ئەجلی کوردی ئەوە کوێ ئەمە ئاهەنگی یەکترناسینی ساڵی یەکەمی پەیمانگای هەولێرە ئەمە کاگازاد ئیبراهیمە کە دواتر لێرە یەکەم لای چەپۆ یەکەم لای چەپەوە کاگازاد ئیبراهیمە کە لە ئیدارە محەلی ئێرەوە بدام فەرمان بەربوو دواتر ئەمە فائیزە قەرەنیە لە قەرەنیەکانی لای هەولێرە فائیزەخان ئەمەش فائیزەی حەزی عالی قەرزستانیە خوشکە فائیزە ئەمەش منم ئەو شەوە شانۆگەریەکمان پێشکەش کرد کە من کیا بەشدار بووم بەڵێ تەمسیلم کردووە لەسەر شانۆی شعب واتە شانۆی گەل لە هەولێر کە بن مستەفیشان پێوت لەوێ شانۆگەریم کردو ئەم شانۆگەریش خەریب و سەری هەمومان تیابەرێ مامۆستاکەمان بە نەقڵ چوون چوو بەڵام ئێمە باشوە چۆنێ بوو بەرنەکەوتین مامۆستا تۆ لە تەمسیل و نواندنە ینی ئەو سەردەمە ڕۆڵت هەبوو دواتریش لەم زنجیرەی گردەلولا بەشداری مەیە بەڵێ و مامۆستایی کەیگرن و گوایانی چوو بۆ لای کوڕە سزنەکەی و نامەی پێەوە منم چۆن بەشداری کرد من ئێسش گانیشی هوەریم تایە ئەگەر ڕاست دەوێ هوەرمەند بە هاوبەشی خۆمەزانم لە ڕێنمایی خەڵق هوەرمەندێکی یا هوەرێکی هادف کە ئامانجی هەبێ هوەری مەزلە و گاڵتەزارینە هەندێک گاڵتەزاریش هەیە هەر هەدەفی هەیە بەڵام هەیە نا هەیە هەر زۆرم هیچ نیەمە ئێستا تورکیەکان و هندیەکان وەگەر بە من بێ هەموو یاواری تەلەڤیزیۆنێ بشکێنم و بەڵام نەبێتم ناو ماڵەکانمان کەنە هەدەفیە هیچی هەیە 24 ساعت خوا دەمان چە بەدەست شەر هوەر ڕێنماییکردنی خەڵقە بۆ بەرەو بەرزی چوون بۆیە بەشدار بووم تایە دەستی خۆش بێ مامۆستا هوەرمەندانیش ئێستا کاگ ئەحمە و کاگ ماهیر و کاگ مستەفا و مامۆستا کەمال سابیری ڕەحمەتی و ئەمانە هەموو دۆستم بوون هەموو دۆست من و خۆشمێن و بە دڵنیایی لە دوایەوەی کە پەیمانگەی تەکنۆلۆژی تەواوەکەی و تایبەتی لە دوای ساڵی هەشتاکانەوە کە سەردەمە زۆر خۆش نەبووە تۆ وەکو دامەزراندن دامەزرەی لە وەزارەتی ئاودانکردنەوە بەڵام داوام ناکەیت داوامم نەکردو بدەیەک سەرێکم بە پێشمەرگاتی سپارد و دوای یاتمەوە چوون بۆ سەربازی و دواتر سەربازیم تەواو کرد دان مەزرانم نەچوو بۆ دامەزران و وازم لێ هێنا و وەخوای تر لە ژێر و هەر کوردایەتیمانە کرد و وەختیش کاسبیمانە کرد بۆ نمونە سایق تەکسی بووم ڕۆژێک خبەریان هێنا برادێک برینارە و فیشەک چۆ بە قۆڵیا و چی بکەین بۆ دەرهێنانی بە تاکسێکەی خۆم چوون بە دوای بزەمی دێکمەناسی دکتۆر قار گۆڕە دێمی هزار جاریادی بەخێر نەزان ماوە برای کا حەسەن نازان ماون بخوا چوون بە دوای دکتۆر قارە وتم شتێکی وا هەیە ئەچین بۆ توی مەلیک من تاکسیم پێ بووتی کاکەوتم بەڵێ تێمە تیاچوونە ماڵی ئابرسیەکیش لەبەر دەرگای ماڵی ئەوانە بوو دەرزی و لەفاف و مەقەست و شتەکانی خستە
ژێر قاسی من ژێر کوشتەکەی من وتی من نەفەرم وەختە 500 دیناری بەدەستەوە گرتبوو گوایە مەکرێکەیە و هاتین فیشەکەی لە قۆڵی برادەرەکە دەرهێنا و ئەلحەمدولیلا نەجاتماندا بەخوا وەردام لەو خۆیتی مەرحەبای نەکردومەتەوە برادەر بەڵام یادی بەخێر توانیمان یادی بەخێر ساڵانێک ئەوا بەوە بووینی تر کەسابەتم کردو زەراعەتم کردو ساق پاسیم کردو و کارە باسێتیم کردو کرێکاریشم کردو کرێکاریشم زۆر کردووە ئەرە وەڵڵا ڕاستە مامۆستا لە دوایەوەی کە ساڵانێک وەکو ڕێخستن و لە ژێرەوە لەگەڵ ئەوە یەکێتی هەیە بەڵێ لە دوای ڕاپەڕین یا لە کاتی ڕاپەڕین با پێشەوە بە سەردەمی ڕاپەڕین نوێن وەکو شانەی چەکدار لە ڕاپەڕین بەشدارەبیت و پێما بێت چتە بازیان چوومە بازیان و لەو شاخانەی بینی سەرنا و بازیان چەند شەومان ڕۆژ کردەوە تاوەکو خوا دەروی کردەوە ئەو شەوەی هەرشی ساڵە بە سەحرا دەستی پێکرد و ڕێوی بیابان ئەو شەوتم یاڵە با بڕوینەوە بۆ ماڵەوتیان بۆ وتم ئیتر تەوا وەختی ئەمێ ڕاوکەین ئیتر هاتینەوە لە شەشی مانگا لە بازیان ڕاپەڕینمان کرد ئێمە و لە بینی تەیناڵ و تاسووجا ئێمە لەوێ حکومەتێکی کوردیمان دروست کردبوو بە چەند کەسێکەوە مامۆستا تۆ دوو بڕوانامەتەیە لە بواری کارەبا بڵێ و ساڵانێکی زۆر وەکو کارەباچی کارت کردو و کاری تریشت زۆر کردوانی یعنی تۆ لە کەسێکی تەکنەلۆژی و لە بواری کارەبا چی ژیانی تۆی گۆڕی بەرەو مامۆستایەتی و مەلای ئاینی و هەتاوکەی ئێستا بووی بە سەرۆکی لقی سلێمانیەشەتی زانایانی ئاینیانی ئەم تەحەولە لەوێەوە بۆ ئەوێ ئەمە چۆن ڕوویە ئێمە بۆی خێزانەکەمان باگراوندێکی ئاینی پتە لە ناومانە هەبوو باوکم زۆری حەزە کرد من لە بری کارەبا و هەندەسە و تۆ بوو هەموو شتێک مەلایەتی بخوێنای بەڵام من بەخواستی خۆشم نەبوو وەکو پێموتی باوکم منی ئەنارد بۆ لای مامۆستای ئاینی بەڵام مامۆسای دەست ناکەوت لە سوال تا بمنێرێتە لای یا کاچوو مامۆستاکەمە دێکی پێچوەی گواستەوە ڕۆژ و ئەلمەهیم حجام نەخوێن لای مامۆستامە لە عەبدوڵای فەرخی ئیجازە وەرگرتووە ئیجازەی دوای ڕاپەڕین چوویت دار ڕاپەڕین ئیجازەیەکی زانستی وەرگرتووە دواتر من بووم بە مەلا بە قودرەتی القادر بووم بە مەلا لە شەمساوا و چۆن بووی بەبێ ئەوەی هیچ شادێکی ئاینیم هەبێ مەلامان هەبوو لە سیوی ئەکی ئابار ڕۆی باش ڕۆیشت و کە مامجلال یادی بەخێر و هەزار ڕەحمەتی لێمێ کە زۆر محاولی کرد مەلامان بۆ بێنێ مەلاکەمان ڕۆژت لە سیوێکی ئابا من وتمە تاکو مامۆستای ئاینیمان بۆیە بە من مەلایەتیتان بۆکەم ئەوە بەسەر ماتوایەوە و کاتێکم زانی لەو قاف وەزارەتی و قاف ئەو حکومەتی ئێرە بوو ئەم سەبزە بوو کاتێکم زان ناوم بە مەلایەتیاتە و کردمیان بە مەلا و بووم بە مەلا بەڕسمی بووم بە مەلا دواتر زۆر مەراقم بوو باشە من مەلام و ئەنجا بەخوا لە زوربەی ئیمتیحانەکانیش نەبێ بخۆڵ کێشان لە زوربەی شتەکانە من زۆر لە پێشەوە بووم لە دەرەجەکانە بەسە چێڵە ساوی کوری تەکنۆلۆژیش بووە بە مەلا وەکو بە من بڵێ وەکو بە من بڵێ بەڵە کاکە مەلا نەجمەدین تەکنۆلۆژیە مەلا وشیاری زەعفەرات عەینیشت مامۆستا تایر مامۆکیەوە ڕەفیقی تەکنۆلۆژیمان بۆ بە مەلا چوومە پەیمانگای کوردستان لای مامۆستا عەبدوڕەحمان سەلیم وەری ناگرتمە و تەمەن زۆرە و شادەکە و شمول لە ناکاو دواتر پێ دەڵێن بۆشم وەری ناگرتم وڵا قەراری حەیزبی هەبوو مەسوولەکانە سون پیانە خوێن لە کۆلیژی یاسا و ئەو کۆلیژانی کە ماف و ئەوانە بۆ منیشیان کرد بە قانونی ژمارە سوار کە بخوێنم چووە مەحەدەکە ئەو کتابەمان برد لەگەڵ مامۆستا یادی بەخێر کە ئێستا بەڕێوەبەری ئەو قافی سلێمانیە ئەو کتابەمان برد وەڵا من نەخۆش کەوتم و بەس بۆ ئیمتیحانی سەری ساڵ چوومەوە بە ئیجازە مەرزی ئیمتیحانەمە مەحەدەکە بوو بە کۆلێژی کوردستان بوو بە کۆلێژی کوردستان سەر بە وەزارەتی ئەوقاف دواتر چوە سەر زانکۆی سلێمانی بوو بە زانتە ئیسلامیەکان لەوێ بەکالیۆریۆسم وەرگرت بە پلەی نایاب 91.87 هەر ساڵەکە هەبە 82 هەر چار ساڵەکە لە هەموو مادەکان دواتریش لە ماستەریش وەرگیران ماستەر تۆ بە مەلایەتی تواو بەسەر تاو کرای بە مەلا و یعنی بەڵامیتر لەگەڵ یا ڕۆشتی هەتاوەی کە وەکو خۆ دەڵێ لە دوای بەکالیۆروسیش هەر لە خوێندن نەوەستاوی و ئەمە تێزی بڕوانامەی ماستەرەکەتە کە لە ساڵی 2015 بەدەستت هێناوە و تا ماسەر ڕۆشتی ئەمە
ڕنجێکی زۆرم لەگەڵ کێشاوە ئەمە باسی بە کەرتی تایبەتکردنەکە لە ڕوانگەی ئیسلامەوە لە ڕوانگەی اقتصادی سۆسیالیستەوە لە ڕوانگەی اقتصادی ڕێسمانی و سەرمایەداریەوە واتە شەرق و غەرب و لە ناوەندی شانە ئیسلام باسم لەوە کردووە هەموو دۆکومنتەکانی هەرچێکیانم هێناوە زۆرم ڕنج لەگەڵاوە بەخوا چاوەکانی دەستی خۆش بێ و ئەویایە بەڵێش بڕوانامەکانیش لە مامۆستا تۆ وەکو مامۆستای ئاینی لە زۆر لە جگەل کاشتە دە سلێمانی لە دوای شەمساوە لە زۆر لە مزگەوتەکانی سلێمانی وەکو مامۆستای ئاینی خزمەتێک کردووە بەڵام چۆن هاتی تەیشەتی زانایان و یەکێتی زانان یەکەم جار کە لە شار باژەر کرایەوە یەکێتی زانان ئێمە هیچ ڕێکخرا و هینێکمان نەبوو ینی بڵین ناوچەیە لەقیا هیچمان نەبوو کاک حاجیا کۆختە وەکو پێمتی ئەوە ڕەفیقی مناڵیمە و ڕەفیقی سرتە سرت و تەنزیم بووین بەیەکەوە ڕێخستن بووین بەیەکەوە و خەڵقی ماوەتە و کوڕێکی بەڕێز و پیاوێکی بەڕێزە کاک حاجیاکۆ بە مامۆستا لە حەمەمینی چەمسەماڵی یادی بەخێرە وەختە و سەرکی زانایان بوو پێوتم و ئەگەر ناوچەشتان کردەوە ئەو مامۆستا نزمەدین لەوەیە و پیاویش وای وایەوە ئەمانە کاتم کە مامۆسامانەوێت تۆ بی بە سەرۆکی زانانی ئەم ناوچێوتم وەڵای نایکەم تی بۆ وتم کورە منەوەنەم قڕ بەسەری زۆرە ونەم ئەرک زۆرە نامەوێ بم بە مەسئولشت و تااقەتی وەم نیوەم کاتکە حوڵی خۆمەکەم و لەگەڵ مەلایەتێکا وتیان مامۆستاکانی شوتیان وەڵا ئەگەر ئەو نەیکایمەش نامانەوێت بە زۆر هەردایانان بەخوا هەر نەبکرد بە سانەوە نوۆی دەنگەکانی شەر نەبکرد مامۆستایکی بەڕێزی پیرمان هەبوو یان کرد بە مەسئول ناوچە و من بووم بە کارگەر و دوایی هەمووی بەسەر خۆماشکایەوە مەسئول ناوچە و کارگەر و هەر خۆم بووم یادی مامۆستا بەخێر بەڕەحمەتی خوا چووە باوکێکی بەڕێز لە خزمەتیا بووم زۆر وەک کوڕێک حورمەتم لێگرت دواتر ئەو واسیەوە بۆ شار و من بووم بە بەرپرسی ناوچەی شار باژێر و دوایی هاتمە ناو لقی سلێمانی بووم بە کارگەر بەشی ڕاگراندن و دواتریش مامۆستایانی سلێمانی خۆیان لێ ڕازی بێ بە کۆدەنگ منیان هەڵبژاردووە بۆ بەرپرسی لقی یەکێتی زانایان و ئەندامی سەرکردایەتی و مەکتەبی تەنفیزی ئەو دوو خولە ئەوە دوو خولە خوا پیر بووم لەوێەوە تقریبا بۆ 16 ساڵە سێ بەرپرسم بەبێ 5 ساڵیش کارگەر بووم ئەمە 21 ساڵ و 4 ساڵ 5 ساڵیش لە ناوچەی شار باژێر بووم ساڵانێکی زۆرە لەو بوارە خزمەتێکی بەڕاستی بەرپرسارێکی وەکو باسمان کە بەرپرسارەتێکی گەورەیە من پێم خۆشە باسی ینی ئەرشی ئێوە بکەین ئەم وێنێشم لەلایە کە وێنەیەکی زانانی ئاینیە لەگەڵ جەنابی مام جەلال پێم خۆشە باسی خۆتان وەکو مامۆستایانی ئاینی بینی ئێوە و جەنابی مام جەلالم بۆ بکەین بینی چۆن بوو لەگەڵتانە هەزاران ڕەحمەت و درود بۆ گۆڕی ئەم پیاوە گەورەی مرۆڤایەتی ئەم پیاوە تەنها مام جەلالی کورد نەبوو ئەگەر وەکو من سوتایە لای مەرجەعی شیعە لە عەشایری عەرەب ئەزانی چۆن باسی مام جەلالەکەن مام جەلال زۆر گەورە بوو پیاوێک بوو بەداخەوە کە ئیتر ئێمە هەر بەرهەمێنانی شاوەکو کورد بەرهەمەکانمان کەم ساغە بنەوە بەڵام هەموو کەس بە گەورەی مام جەلالی زانی مام جەلال ئەگەر چین و توێژێگە چوو بۆ لای بۆ نمونە جووتیارانە چوون بۆ لای وایە نەزانی مام جەلال سەرۆکی جووتیارانە خوێندکارانە چوون بۆ لای وایە نەزانی مام جەلالی شکل لە خوێندکارەکان و خوێندکارە مامۆستایانی ئاینی ئەچوون بۆ لایەن وایە نەزانی مام جەلال یا سەرۆکی زانانە مەلای مزگەوتی گەورەی سلێمانیە مام جەلال کەسێ بوو لەگەڵ هەرکە قسەیە کرد وها قسەیە کرد کە ئیتر من هی ئێوەم مام جەلال بە تایبەتی لەگەڵ ئێمەی زانانی ئاینیە لەبەرەوەی بەڕاستی زانانی ئاینی لە گوند و دێهاتەکانی شەر لەگەڵ پیاوی ڕوسپی و گەورە و ئەو شانە زیاتر دەست و پەنجە نەرمکردنیان هەیە مام جەلال لەگەڵ ئێمە بینێکی یەکجار زۆر خۆشی هەبوو ئەمە یەکێکە لەو دیدارانەی کە ساڵانە من ڕۆژێکەمە بوو کە لە خزمەت ئەم مامۆستا بەڕێزانە بچینە دیداری مام جەلال و بە خزمەت مام جەلال شاد بین ئەمە ئەخیر جاریانە بەداخەوە وەبزان ما قبل ئەخیرە چونکە جاری کەش بە دیداری شاد بووین 8 ڕۆژ پێشەوەی کە تووشی نەخۆشیەکە بێ بەداخی زۆرەوە
ئێمە لە خزمەتیان بووین بە قسە خۆشەکانی بە گەورەیەکەی بە نوکتەکانی کە ئیتر بەشێک بوو نازانم بڵێم لە کللتوری مرۆڤایەتی و نەتەوایەتی و ئاینی و سیاسەت و هەرچیەک شتێکی مام جەلال بگێڕمەوە لە شەستەکانە لە ناوچەی سوورداش یەکێک لە جەلالیەکانی ئەو وەختە خوێندکاری ئامادەی زەراعی کشتتوکاڵی بەکرێزرەوە بێم لەگەڵ ئەوانە سێ لە سووداش برینارە بێ لە دوای ڕاپەرین چوو بە لای مامجلال وتوی ئەرێ تۆ فڵان کەس نەبووی لێوە برینار بووی مامجلال ئەو بیر وەشقی بوو ئاواهی خەڵقێ ناسیەوە مامۆستایەکی ئاینی وەخت خۆی لە سەرەتای شۆڕشە پێڵاوی دابوو بە پێشمەرگە و پارەکەی لێوەرنەگرت بوو بە دیداری شاد بوو وتبووی مامەم ناسیتەوەتی ئەدیم چۆن ناناسمەوە تۆ مامۆستاکەی پێڵاوت دا بە پێشمەرگەکان و دوکاندارەکەی پێنجوێنی ئاوها بوو مامجەلال پیاوێکی گەورە مەسوعەیەک بوو لە هەموو بابەتێک کە چاکەکاری تیاابێ هزار ڕحمەت و درود ئەمە یەکێک وێنانەی کە بە دیداری شاد بووم وەکو مامۆستایانی ئاینیە ئینام خۆم دەرگام کراوە بوو لە ڕێگەی دادەهێرەوە یادی بەخێر خواتەن دروستی چاکی پێ ببەخشێ دۆستێکی نزیکان بووم زوو بە دیداریان شادە بوو ڕۆح شاد بێ ئەم وێنەیەش وێنەیەکی توێ لەگەڵ کۆمەڵێک لە مامۆستایانی ئاینی دیارەم ساڵانێ ئەمە ستافی یەکەم کە بەرپرسی لقی سلێمانی بووم خولی یەکەم دیارە کاک مەلایەسین بریکاری وەزارەتی ئەوقاف بوو دواتر بوو بە ڕاگەری ئەم کۆلێژی کوردستانە پێشەوەی تێکەڵ بێتەوە لەگەڵ زانکۆی سلێمانی کە لەوقاف بوو ئەمەش کاک مەحسین عەلی ئەکبەرە تێکۆشەری دێرین خوای گەورە بە باشتی بەرینی شاد کاکە بەجێ هێشتون و کۆچی دوایی کردووە سەردانی لەقیان کە هاتن بەسەریان کردمەوەکو دۆستێکی دێرین و وەکو کەسایەتی کاتون بەسەریان کردینەوە و بە دیداریان شاد بوون ئەو وێنەش ئەوە ئەمە ژوێنەی کۆمەڵێک مامۆستای ئاینی ئەو شوێنە کوێ مامۆستا ئەمە ئێمە چوین بە دێنی بۆ لای مەرجەعەکانی شیعە سەرەتای ئەو کێشەیە بوو کە هەرێم و بەغالێک سوڕان لەسەر دیاکردنەوەی ئابووری سربەخۆ و بڕینی موچەی فەرمانبەران ئێمە چوون بە لای مەرجەعەکانی شیعە بۆ نەزەف و کەربەلا بۆ ئەوەی ناوبژی ئەوە بکەین و شیعە و کورد نەبن بە دژی یەک بەهۆی ئەو عاشۆختە مالیکی سەرۆکوەزیران بوو مامۆستا من پێم خۆشە ینی ئەوە بپرسم لە ئێستاە جاران وەکو جەنابەت باست کرد حوجرەکانی کوردستان ئەو مامۆستا و زانانیان بەرهەمهێنا کە بەرهەمەکانیمان بینیوە هەر لە سەرکردەی شۆڕشەکان هەر لە شاعیرە گەورەکانی کورد یعنی هەمویان بەرهەمی حوجرەکان بوون ئەو هەموو شاعرە کلاسیکانی کە ئیبینین و هەموو شۆڕش جێڕانی کە ئیبینی لە پێشتر ینی بەرهەمی حوجرە بوون تۆ ئێستا ئەمە چۆن ئەبینی حوجرە بە پچووکی قەبارەکەیەوە بە پچووکی ژمارەکانیان کە زۆر کەم ژمارەکانیان لە 50 کەس تێپەڕیون ئینا هەر لە پەنجەکانی دەسا بوو بەڵام توانیان بە دۆزی خوێندەواری بە دۆزی نووسینەوەی مێژوو بە دۆزی جۆغرافیای ئەم میلەتە بە دۆزی ئەدەبیاتی ئەم میلەتە خزمەتێکی گەورە بکەن ئێمە ئێستا زۆرمان هەیە ماستەر و دکتۆرا و پرۆفیسۆر و بابامیان حاجی قاری سکوڵمانتیان نابێ مەحوێکمان ناریەکمانتیان نابێ بێسارانیەک کوردیەک مستەفا بەگی کوردی سالمی کوردی نالی هەزار ڕەحمەت لە گۆڕی ئەگەر ورد ببینەوە بەبێ خەمخۆریەکەی مێژووی بەبێ خەمخۆریە ئاینەکەی بەبێ خەمخۆریە کۆمەڵایەتەکەی ئەگەر لەو چامە بەنابانگەی ورد ببینەوە کە نامەیەکی نووسیوە لە شامەوە قوربانی تۆزی ڕێگەتەمەی باودی خۆشمرور وەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارەزور کەسێ دانیشێ سەیری بکە حەوشەکەی خانەقا حوجرەکەی فەقێیان گردی سەیوان کانی ئاسکان پیرمەسوور عەرزت دەکەم دارەکەی شێخەباس تانزەرۆ سەرچنار جارێ پرسیوێتی لە ژینگا ئاخۆ ئاوەکەی سەرچنار قوڕاوە پیس بووە یا هەروە خۆی پاکەوڕێیەکە
ئەگەر لە شامەکە ورد ببیتەوەی تایە ئەگەر ورد دەبیتەوە لە شعرێکی وەکو سالم ئەفەرمێ ڕۆمی لەلایەن وەک مەگەشت فەرقی پاک و پیس نەبوو ڕەنگی سەحرای مەحشەری بوو شیوەکەی لای پیرمەسوور کە هجومیان کرد و میرنشینی بابامیان ڕووخانووە وێنەی شیوەکەی لای پیرمەسووری پیشانەدا کە فەرقی مەدەنی و عەسکەریان نەکردووە ئەگەر دێیت بۆ ڕۆڵی حوزرە و مەلایەتی و تەکە و خانەقا هەمووی باگراوندەکەی ئەم ئاینە پیرۆزەیە کە بەداخەوە زۆر پێ دەڵێ ئاین بۆ نیشتمان پەروەری زەرەرە وەڵی ئاین نەبێت ناتوانین نیشتمان پەروەریش بکەیت چونکە لەو ناخەخواییەوە نەبێت نازانی نیشتمان سدایکێک لەبەرەوە بەڕاستی مامۆسایانی کورد ئەوانەی کە لە حوزرەکان بوون و حوزرەکان پێگەیانون زۆر خزمەتیان کردووە و زۆر شتی گەوران پێشکەش بە میلەتە کردووە مەلای گەوران پێگەیان و مەلای گەورە کە یەکەم کەس بۆ کچی خۆی خستوتە مەکتەب بۆ ئێستا بە هەزاران مامۆسای ئاینیمان هەیە یعنی ئەو ئەدەبیاتە کلاسیکەی جاران یعنی لە ئەدەبیات لە شۆڕژگێری لە هەموو ئەو تایبەتمەندیانی کە لەوانەی پێشوو هەبوو بۆ ئەم شتانە دووبارە نابنەوە یان کەمن لە مەلایەتی بۆ شۆڕژگێری الحەمدوللا درێخیمان نەکردووە بەڵامی تر ئەفەنی تۆزێک هاتوون تاقەتان بەبجابادەوە بەسەرێت نیە وئیلا الحەمدوللا ئەگەر مێژووی زۆرمان بخوێنی تۆ لە زۆر پێش زۆریانەوەی زۆربەمان الحەمدوللا لە کودایەتیەکە ڕۆڵمان هەیە بەڵام بۆ ئەدەبێکە ئەو قەریحە ئەدەبیە ئەو هینە خۆشەی ئەدەبیات بۆ نەماوە نایزانم ئێستا خوێندن هەر بەعام خوێندن وای سەردەمەکەش گۆڕاوە و دنیا بۆتە دەیەکی کۆلە و تەکنۆلۆژیا و ئەگەر بێتە سەر باسێکیش خوێندن وەکو جاران نییە ئێستا هەتا لە مامۆستای ئاینیا زۆر کەس هەیە مطالعی خارجی زۆر کەمە ئەگەر یەکێک لە دەکەس بپرسی لەوانەیە بڵێ ڕۆمانی دایکی کوێیە نەیزانم مامۆستا کاتی بەرنامەکەمان بەرە کۆتایی ئەڕوا منەمێ پرسیاری وە لێ بکەم لە ڕوژانی تایبەتی خۆتەوە ژیانی هاوسەرگیری باسی هاوسەرگیریەکەمان کرد لە 1972 کە بە تەمەنی گەنجی کردوە بەڵام دوایەوەش پێما بێ هاوسەرگیری ترت کردووە من لە ساڵی 2004ش هاوسەرگیریەکەم کرد کە بە مەبەستێ بوو بۆ کۆمەکردن بەو خێزانە و ڕەنگە خڵ ئەمە بڕوانە کات مامۆستاژنیە ناوی کا بە کورداتی ئەکا بە پیاوەتی بەسەر ئیسلام وینەوە ئەو کەسە خۆش شاهیدە کە ئەو هاوسەرگیریەمان بۆ پێگەیانی مناڵەکان و گەورەکردنیان بوو بەداخەوە کە ئەوە نەکرا لەبەرەوەی خەڵکێکی زۆر دەستیان تێکەڵ کرد لەیان هێشتا و بەڕێزە و من بەیەکەوە بژین کە سەر ڕەنگە هەتا ئێستا دووکمان خەم لەوە بخۆین کە خێزانی هاوڕێیەکی خۆشەویستم بوو کە زۆر فێریە چاکەکاری لەو هاوڕێەوە فێر بوو بەداخەوە ئەوە نەگونجا دواتر من خێزانێکی کەمەیە کەویش ئێستا مامۆستای و ئامادەی پیشەسازەیە کە خۆم لەوێ تەخەرجم کردووە واتا ئامادەی پیشسازی سودیان بۆ تۆ زۆر بووە بەڵێ بڕوانامەشیان ناومژین شانناوەتی ماڵێ ڕۆڵا خێزانی دووەمم چەند مناڵت دێ مامۆستا خۆی من 6 مناڵم هەبوو دوو کوڕم بە گەورەی یەکیان بە 25 ساڵی بە 29 ساڵی کە توێژەری کۆمەڵایەتی بوو لە گرتوخانی سلێمانی بەشی گەوران بە ڕەحمەتی خوا و جەردەلیە یەکیشانم سەرپەرشتیاری پەروەردەی بوو کاکە خسرە و لە شار باژێر ئەویش بە ڕەحمەتی خوا سوهر ڕۆحیان شاد بێ هەردووشیان بەداخەوە دوو کوڕم هەیەکیان لە فڕۆکخانی سلێمانی لە ئایتیە و یەکێکیشیان پێشمەرگێ لە قەڵاتچۆلانە بەشی کارە با و تەکنیکە و لە دوو کچیشم هەیەکیان مامۆستایەکیان هەتا شەشی ئامادەی خوێنەوەی تەمەند درێژ بن ئینشەڵا خی گەورە جەنابتیان بۆ بێڵێ دوو خێزان بەختەوەر بن دوای پرسیار مامۆستا کامێ لە تۆی بکەم بۆچی مامۆستا ینی زۆربەی کاتە دەبینم جامانە ئەبەستی نەک مێزر مێزەر ئەوە هیچ فەرقێکە مێزەر جێگەی شەرەفە مێزەر گەورە پیاوانەی مامۆستایانی زۆر گەورەیە جامانەش ئەمزی لە کوردیە ڕەمزینەتەوە کەمە و دوو هۆکاری شێوە ڕاستی کە بەزەر کەمە بەستم یەکێکان کە بە مێزەرەوە چیتە ناو بازار یان ناو خەڵق زۆر پێێتەوە هیلاکە بێ زۆر ڕەنجەکەش ئەبێنی خوشکێک لەو سەرەوە دێ ملتەزیم نییە
ملتزمة بس ما يزلش بنوعي اللي بلا بس كما مستاي عينيه بيني وظيلة تغسي يا دوكانارك بلا روي خنزة بلا بلا خلص بلا ما هو زور بكات كمال كاك حازي أمريكا كاك حازي فرمو كاك أوي ما جاب بەڵێ ناسي كم ما شاء الله أو نش خلق مع الناس بهوي بتابتي تلفزيون كاني يو زوجتي تريشك لوانا مرشحي برلمان بو بەڵێ لە 2010 لە 2010 مامۆستا عباس پیاوێکی قسە خۆشە برادێک وتی وەڵی مامۆستا من تۆم بینیوە نازانم لەکوێ مامۆستا عباس توێ بە عەموودەوە واسرا بوو بە عەموودەوە بەڵێ ما عەموودەوە منی بینی بوو خەڵقەمان ناسێ ئەمە دیوێکی کابین بە ئەرک بۆ خەڵق دیوێکی تریش بەداخەوە مێزەری مالایەتی زۆر کەس ئێستا بەکاری دێنێ یعنی زۆر کەس بەکاری دێنێ کە لە منیش نامەلاترە من خۆم زۆر بە مەلایکی گەورە نازانم مەلای زۆر گەورە و پیاوی زۆر گەورە و بە ڕێزمان هەیە کە وازام شایستەی ئەوە بێوانە و مێزەرە سەر بنێن بەڵام منیش مێزەریشم هەیە و زیبەشم زۆرە و بەڵامی تاریکیشم قورسە زۆربەی کات لەبەر قورسی ئەرکەکەشم ئەوانش خزمەتیانەوێ جارێک چون بۆ ئیمتحانی دکتۆرا تاکردنەوەی تەمیدی دکتۆرا دکتۆر جەواد و دکتۆر محەممەد شەریف وڵات لێی پرسی مامۆستا بۆ بەس بۆ مێزەرەوە ناتووی تون قوربان من لێرە خوێندکارم مامۆستا خالیدیش مێزەری لەسەر نابوو ڕەشەبا بردی وڵاتی قوڕاوەکە جافعلێن وام مامۆستا خالیدمان هەیە کەلاری خوای لێ ڕازی بێ مێزەرەکەی ڕۆژە با بردبووی زۆر ڕەشەبا بوو وتم لەبەرەوە بە مێزەرەوە دات دەستەگارە خۆش بێ مانومان کردی مامۆستاجان ئەمڕۆ زۆر زۆر خۆشحاڵ بووین وڵا ئێوە بەمنەوە ماندوو بوون دەست خۆش ڕەنگە بەرنامەی ئاوا کەم بۆ من ڕێ بکەوێت دەدڵی خۆمی تیا بکەم یادی گەورە پیاوی وەکو مامجەلال یادی ژیانی خۆم و باوکی بەڕێزم و دایکی بەڕێزم بکەمەوە درێژ منشەڵا مامۆستاجان دایکیشم ڕۆڵێکی گەوری هەبوو لە پێگەیانی ئێمە ئەمە بخۆی هەلێ بوو سپاسانەکەم سپاسی و بینەرانە ژەکەم کە ماندووە بن بە جۆگرتن لە ئێمەوە دەستەکان خۆش بوو تەمەند درێژ بیشەڵا زۆر زۆر سپاس دەکەم خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان